باز لە بەخێوکردنی مریشک و کوالیتی مریشکەکەین بگومان مریشێکێکە لەو خواردنانی کە ڕەنگە زۆر کات لەسەر سفرە و خوانەکانمان ڕۆژانە بوونی هەبێت گرنگە کە زانیاریمان هەبێت لەسەر کوالیتی ئەو گۆشتی مریشکێکی ئێمە ڕۆژانە لە ژەمە خۆراکیەکانمانە بەکارێنین با بزانین ئێمە چۆن کوالیتی گۆشتێکی مریشکی باش لە گۆشتێکی مریشکی خراپ جیا بکەینەوە ڕەنگە زۆر کات لێرە و لێوێ باز لەوە بکرێ بڵێن مریشک لە ماوەیەکی زۆر کەم و کورتە بەرهەم ئەهێنرێت و دواتر یەتە سەر سفرە و خوانەکانی ئێمە با بزانین ئەمە بۆ شێوازەیە یاخود نا بۆچی نرخی مریشک ڕەنگە زۆر کات ڕۆژانە مانگانە گۆڕانکاری بەسەرابێت ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە ئەمانە کۆمەڵێک بابەتی تر تاوتوێکن لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر عوسمان جەمال کە بەڕێزیان پزیشکی ڤێرتەرنەرین هەروەها زۆر بەڕێز نازم عەبدوڵڵا کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵەی کێڵگا پەلاوەریەکانی پارێزگای سلێمانی نێسا بە خۆشحاڵە لامان ئامادەن سڵاوتان لێ بە زۆر بەخێر بێن بەخێر بە سەرچاوان دکتۆر عوسمان سەرەتا با لە بەڕێستەوە دەست پێ بکەم پێمان بڵێ چۆن ئێمە کوالیتی ئەو گۆشتی مریشکەی کە ڕۆژانە زۆر کات بەکارێنین لە ژەمە خۆراکیەکانمانە لی دڵنیابین چۆن گۆشتی مریشکێکی باش لە گۆشتێکی مریشکی خراپ جیا بکەینەوە بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتە ڕاستەکەی مریشک ئەگەر پۆلێنێکی بکەین یا پێناسەیەکی بکەین بریتێ سەرچاوی خۆراکی زۆر باشی پرۆتینی تەسنیفەکە لە گۆشتی سپی گۆشتی سوورمانەیە گۆشتی سپیمان هەیە گۆشتە سپەکە ماسی و مریشەگرێتەوە سەرچاوی زۆر گرنگە بۆ کۆمەڵی ڤیتامین و خۆراک ئەگەر پۆلێنێ بکەین کە مریشکانە باشترە بۆ خواردن تەمان ڕقم یەک ژمارە یەک مریشی کوردی گوندەکانە مریشی کوردی کە پێڵە دێمە مریشی کوردی جا خواروی عراق پێڵێن مریشکی عرب دەجات عربی پێڵێن ئەوانش پێڵێن مریشکی عربی ئەوە دەرەجەیەکە ینی ژمارە یەک ئەوەیە ژمارە دوو بریتێ لە مریشکی بەرهەمی خۆماڵی کە مریشکی کێڵگەپەرەوەکانی خۆمانە باشە بۆ ژمارەیەک مریشکە کوردێکە باش بە سروشتی بەخێوکراوە و تر لە ژینگەیەکی سروشتیایە و خواردنەکەی زۆر سروشتیە و دانەوێڵە ئەخوانی سروشتەکەی خۆیەتی شتێکی زۆر هینە لە هەموو جیانە وایە پێڵێن منتەجاتی بایەوە ینی شێوازێکی دەرمان و مەسەرەن کۆمەڵشتی بەکار نەهێنراوە کە ئەمە تەڵعانەوە زۆر بە ژمارەی کەم بۆتەوە بەرەو نەناو چوونە چێ ئەوە دەست هەموو کەسێک ناکەوێت ئای ناکرێت تۆ دانیشتی چاوەڕی مریشکی کوردی بکەیت ژمارە دوو ئەوەیە کە مریشکان کە لە کێڵگەی پەلەوەری خۆمانە بەکارێت بەرهەمە هێندێ لەژێر سەرپرستی پزیشکی ڤیتەرنەری و هەموو ئەو ئالیکی کە بەکارە هێنرێت و ئەو دەرمانەی کە بەکارهێنێت لەژێر سەرپرستی پزیشکی ڤیتەرنەریایە و خواردنەکەشی بە هەمان شێوە خواردنێکی خۆماڵیە ینی پرۆتین و دانەوێڵە و گەرمەشە پێکهاتەی ئالیکەکەی پێکهاتێکی زۆر باشە ئەمە زۆر تەندروستە مریشکێکی تریش هەیە کە شایانی ئەوەش نییە بڵین مریشکی دەرەجە سێ بەڕاستی مریشکی زۆر خراپە کە مریشکی بەستوی پێڵی ترەمە بەڕاستی با ناوی وڵاتەکان نهێنین ئەوە کە بەستوی هاوردەی دەرەوەیە ئەمە مریشکە کواتێ خراپەکەیە بۆ تەندروستی و بۆ ژینگە و بۆ هەموو بەکارهێنانێک ئەمە شێوازە ئەنی جۆرە هەرە خراپەکەیەتی باشە دکتۆر ئەمڕۆ مادام بەڕێستا وەکو پزیشی وەکو لایەنە تەندروستیەکەی کاکنازمیشمان لای وەکو سەرۆکی کێڵگەی پەلەوەریەکان کە باسیەوەکەی مریشکە کوردیەکە بێگومانەمە لە سروشتی خۆیان ئەزانی چۆن گەورە ئەبێت و گۆشتەکەی چەند بەسوودە بابینە سەر کێڵگەکان کاکنازم زۆر بەخێر بێت با ئێمە بینەرانی تۆزێ بەرچاوڕۆنیمان هەبێ ئەم مریشکانی لە کێڵگەکان پەروەردە ئەکرێن ئایا مریشکەکان بایتر لە قسەی هاوڵاتیانەوە دەست پێ بکەین ئەم مریشکە لە ماوەی هەفتەیەک ئاکرێ بۆ مریشکە 2 کیلۆیە یاخود ئەم مریشکانە هیچ دروست نییە و کۆمەڵە گرفتمان بۆ دروستەکە ئەمە پێمان خۆشە تۆ ڕوونکردنەوەی بیکە لەسەر بە ناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ بەڕێستان و بینەرانی ئازیز لە ڕاستیدا ئەمە زۆر دوورە لە ڕاستی مریشکی ئێمە کاک دکتۆر ئیشارێکی جوانی پێدا بە پێی عیلمی پزیشکی ڤەیتەرنەری بەخێوەکرێ لە سەرەتاوە مەسەڵەن تۆ جوچکە ئەو جوچکە کە داخلە بێت لە سامانی ئاژەڵ و ڤەیتەرنەری و معاملاتی بۆکەی هەتا کاتی فرۆشتن لە کاتی فرۆشتن ئەو مریشکی ئێمە لە 50 بۆ 55 ڕۆژ ئەبێتە 3 کیلۆ بەعزە کەسێک هەیە ئەڵێ لە 20 ڕۆژێ بێتە 3 کیلۆ نەختێک هەیە ئەڵێ لە 40 ڕۆژێ بێتە 4 کیلۆ خۆی ڕاستەکەی چۆنە خۆی ئەمە دوورە لە ڕاستیەوە ئەوە خو کاک دکتۆری پزیشکی ڤەیتەرنەریە توانە پژڕاستی کاتەوە بۆ من ئێستا بۆ خۆم پرۆژەم هەیە تەمەنم 47 ڕۆژە کیلۆ 700 دێتەوە کیلۆ 800 دێتەوە یعنی بەڕاستی بەلامەوە سەیرە من ئەوەژە ژێرمە بووەوە لەوانەیە ئەم برادرانی کە ئیشی مریشکی بەستووەکەن
بەڕاستی بازرگانێکی خراپ و چاوچنۆکن لەوانەیە شەرعی دیعایوا بە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بڵاویان کردبێتەوە ئەنجیناوە زۆر دوو لە ڕاستیەوە بۆ نمونە خاوەندەواژین خۆی پارێزێت لە ئەوە کە کەمترین ئەنتیبایەتیک بەکاربێنێ بە ستانداری نێودەوڵەتی بەخێوە کرێ مەسەڵەن بۆ لوقاعەکان ئایبیە نیوکاسڵە ئەنفلۆنزایە گەمبۆرۆی ئەمانە هەموو بەکاردێ خاوەندەواژین بۆ مەسلەی ئەنتیبایەتیک وە دووبارەیەکەم بۆی هاوڵاتیانی ئەزیز لەلایەن بەرچاویان ڕوون بێ خاوەندەواژین بە هەموو شێوەیەک بە هەموو شێوەیەک حەز ناکە ئەنتیبایەتیک با بە مریشک یان بە جوچک لەبەر ئەوە ئەگە بێت و کۆرسێک ئەنتیبایەتیک با بە جوچک یان بە مریشک کولفەکەی زیاد دەبێت لەوانەیە لە تەمەنی 30 ڕۆژی بیاتێ بای 25 گەڵای باتێ بۆ پرۆژێکی 25,000 لەوانەیە لە تەمەنی 15 ڕۆژی بیداتێ بە بێ منەت بای دەگەڵایە داتێ ینی بای 1000 دلاری داتێ خاوەن پرۆژەش خۆی بە دوورەگرێ لە ئەم پارەی کە سەرفیکە بۆ ناو پرۆژەکەی باشە کاک نازم کەواتە ئەو مریشکە 3 کیلۆ 3 کیلۆنی و 4 کیلوانەیە کە لە نێو بازاڕە هەیە ئێستا یعنی چەند ڕۆژی پێچۆتە ئەوە گەیشتۆتە ناو بازاڕ ئێستا مریشک زۆر زۆرە هەموو گیری خواردوتەوە لە ناو پرۆژەکانی هەرێمی کوردستان مریشمانێت تەمەنی 120 ڕۆژە مریشمانێ 75 ڕۆژە 90 ڕۆژە 65 ڕۆژە بە حکمی ئەوەی بازار نییە ئەم خاوەن پرۆژەیە ئەو مریشکی هەڵگرتو لە ناو پرۆژەکەیدا ومێدی کردو کە 100 دینار 200 دینار نرخەکەی بەرز بێتەوە بیکاتە بازارەوە بەڵام بەداخەوە بەوە نەگەیش ڕۆژ بۆ ڕۆژ زەرەدەکەی زیاتر بوو بۆچی ئێستا نرخی مریشکەونە هەرزان بووە بۆ درۆنەکەم وەگە مەزالم بیت ئەم مریشکە هەتا 55 ڕۆژی تا 6 ڕۆژی ئەگە بێت و بیهێڵێەوە لە ناو هۆڵی پەلەوەرەکەتدا بیفرۆشی لەوانێت تەحویلی عەلەفیەکە لە دەستنەی بەڵام ئەگەر بێت و لە 55 بۆ 6 ڕۆژی زیاتر بمێنێتەوە بۆ 1970 و 100 ڕۆژ و ئەوانە لە ڕاستیدا ئەو عەلەفەی واتەوە ئالیکەی کە ئەیخوا ئەیدۆڕێنێت نایکا بە گۆش ئەوەش زەرەدێکە بۆ خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان بۆ مەسەلەی ئەم نرخەش کە ئەڵەی بەرز و نزمیەکە لە ڕاستیدا ئەمە پەیوەندی هەیە بە وەزیری کشت و کاڵەوە بە حکومەتی هەرێمی کوردستانەوە بە حکمی ئەوەیە بێ حکومەت چۆن مۆڵەتی یاوە بمنەوێ بازارم بۆ دروستکە بێ پلانم بۆ دانێ ئەبێ شتەکانم یعنی بۆ جێبەجێ بکە بۆ نمونە تۆ تەماشای هەر وڵاتێکی وەک ئێرانەکەی بە نمونای هێنین بڵێن هەر لە شارە کوردستانەکان سەردەشتە مەهاباتە شارەکانی ترە تەماشاکەی هەموو مەسەڵەن خاوەن پرۆژەیە تەمینی هەیە ئەوان لێ پێڵێن بیمە بەڵام ئێمە لێرە پێڵێن تەمین ئێمە حەزەکەی وە خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان ساڵانە چەند پارەڵێ ئەین بە حکومەتی هەرێمی کوردستان خۆمان پارەیەینێ بەڵام تەمینمانکە تووشی زەرد و زیان نەبین ئێستا لەم کاتەدا کە من قسە لەگەڵ جەناب تاکەم خاوەن پرۆژە ئەتوانم بڵم لە 100 فلاسە لە 100 پارەی پێنەماوە لە 100 سیارەی فرۆشتۆ خانووی فرۆشتۆ ئەرزی فرۆشتۆ هەوڵەیە دەواجینەکە با بە ئیجار ئێمە کەی کەسابەت بوو بەداخەواڵین ئاسایشی خۆراکە بەڵام ئاسایشی خۆراک لە هەموو وڵاتێکی دنیادا وڵاتان دەوڵەتان حکومەتان گرنگ و بایەغێکی زۆر باشی پێن بەڵام لە هەرێمی کوردستان من ئەوە نبینم لەبەرۆی ئەم کەرتەی ئێمە تاکەکەرتە لە سەرانسەری عێراقدا کە پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە زیاتر لە 400 بۆ 500 هزار هەلی کاری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەخساندووە بەڵام بەداخەوەڵم حکومەت بێباکە باشە حکومەت چی بکە لێرەیە کاک نازم ئەزانی چۆن لەگەڵ من شخصی خۆم لەگەڵ وەزیری دارایی کاگاواتی شێخ جەناب لە ماوەی کۆبوومەوە لەگەڵ نووسنگەی پەرلەمانی کوردستان لە سلەیمانی کۆبووینەوە گربوونەوەیەکمان کرد لە هەولێر لەگەڵ ڕایۆشکاری ئەنجومەنی وەزیران ڕایۆشکاری حکومەت کۆبووینەوە زۆر شتمان وتووە من بە ڕاشکاریش بە بەڕێز ئاواتی شێخ جەنابم وتم لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەیڵێم لیژنە کتاب گۆڕینەوە کۆنفرانس ئەمانە ئەگە بەپی ئەم شتانە بۆە بێک هاوڵاتێک لە هەرێمی کوردستان بەڕاستی یەک کێشەی نەمایە بەڵام ئێمە ئەمە گرفتەکانمانە خۆ گومرگ کاکە ئایدی ئەویش سەر بە وەزارەتی داراییە ئەو لە وەڵامدا کوتی وەزیری لەگەڵ وەزیری کشتتوکاڵ ئێمە لەوانێ ئەو گرفتەمان نەبێ پەیوەندی تەلەفۆنیمانەیە ئەیبینین هین یەکەین بەڵام تۆ هەوڵدا لە سەرۆکی حکومەتەوە دەست پێکە کار ئاسانی بۆ خەڵکەکە ئیش بۆ خەڵکە زۆر باشە کەواتە دکتۆر بینەوە سەر و لایەنەی کە ئەمە وەکو چەڵگە پەلەوەریەکان بێگومان ئەوەی کە کاک نازم مێڵێ پێویستە لەسەرەوەی کە حکومەت پشتگیریکی باشیان بکات لە ساکردنەوەی بەروبوومەکانیان بەڵام بینەوە سەر ئەوەی کە ئەمان باسی پەروەردەکردنی ئەو پەلەوەرانە ئەکەن تا چەند گرنگە بێگومان هەشە ئەم لیژنانەی کە سەردانی ئەو چەلگانە ئەکەن چەند گرنگە بە پێی قۆناغەکان ئیتر چەند ڕۆژیوێ بۆ گەورەکردنی مریشکێک پشکنین بکرێت نمونەیان لێوەربگیرێ بزانین ئایا بە باشی ئەمانە پەروەردەکراون بە باشی ئەم خۆراک و پرۆتینانیان کە پێدرێ سوودی هەیە بۆ هاوڵاتیان ڕاستەکەی ئەو پرسیاکی زۆر گرنگە یەکەم شت هەموو کێڵگێکی پەلەوەری سەرپەرشتارێک هەیە پێڵێن پزیشکی ڤیتەرنەری هەر بە جوشەکە ئەیهێنێ نەک بە جوشکەی هەر کە قاعەکە بەتاڵە بە بەتاڵی
پزیشکی ڤیتانی سەرپەرشتیەکە بێ ئەگای لێ بێ لە تەعقیمات و پاک و خاوێنیکردنەوەی بە دەرمانی تایبەت هەمووی پاک و خاوێن کاتەوە لە ڤایرۆس و بەکتریا ئەنجا جوشکەکە هەنێ لە تەمەنی یەک ڕۆژیەوە ئیتر پزیشکی ڤیتەنەری متابعەیەکە لەگەڵ یاتی هەتا ئەو کاتەیە چێتە بازارەوە ئەمە خاڵێک. خاڵی دووهەم کاتی خۆی فتوایکی پزیشکیما لەسەر شیری خۆماڵی شیری کوردی وتم شیری کوردی بە حومەی ماڵتاکەەوە بە بەکتریاکەشەوە بە هینەکەیش خۆشیەوە بیخۆی لەو شیری هاوردە قوتوانە باشترە. لێرەشا توانین هەمان فتوا بین ئەم بریشکی کێڵگەیە بە هەموو خراپەکانەوە یعنی چی خەڵک باسێکا لەسەری کە خراپە و هەندە دیعایات هەیە هەرمۆنی ئەدرێتێ لەوەکو جەنابە دوتر لە ماوەی هەفتەیەەکە ئەبێ بە قسەی ناو خەڵکو قسەی ناو خەڵکە قسەی بەڕاستی بەداخەوە قسەی هەندێک کەسی نەزانە بەداخۆ مجتەمەی ژوایە ینی قسەوەکو ئەوەی وایە پرشێکی ئاگرەخێتە ناو گیاکی وشکەوە یەکسە بڵاو بێتەوە ڕاستە بە هەموو سلبیاتەکەیەوە ئەو مریشکی کێڵگەی خۆمانە لە هەموو مریشە بەستوەکانی کە بەستاندەری دەرەجێک بەخێوکراوە لە باشترین وڵاتە کە هەودەکرێ لەوە باشترە. سلبیاتەکانی چێ مریشکە کامە ئەم مریشکی کێڵگانە بە هەموو سلبیاتەکە ئەو کە خەڵک باسەکە کە سەتانەوەتی هەمووی تەنها پروپاگاندە پزیشکێکی ڤێرتەرنەری وەکو پزیشکی یەکەم ئەم مریشکە لە بەرچاوی خۆمانە پەروەردە بووە. یعنی کام کێڵگەی پەلەوەری هەیە لە سلێمانی ئێستا منە تو ئەم تەلەفۆنێکی بۆ بکەم ئەو دکتۆری کە سەرپشتەکە یەکسەر پێمەڵێ ئەمە کەی دەرمانی خواردووە چی خواردووە چۆن سەرپە هەمووی پێڵێ یعنی بە ئاسانی بەرچام ڕوونە چۆن بەخێو کراوە. بەڵام ئەوەیە کە مریشێکی هاوردە ئەکرێت لە ناو کیسێکایە کیسێک کراوە و هاتوتە ئێرە ئێتر بە ناوی هەج وڵاتێکەوە بێ هاتۆ تێرە من یەکەم شتە نازانم لێ چۆن بەخێو کراوە نازانم چی دراوە پێی نازانم چەند ماوەتەوە لە گومرگ چەند جار تواوەتەوە نازانم چەندی پێدراوە هەتا نرخەکەشی جێگومانە. یعنی بۆ نمونە ڕۆژێکان چوون مارکتێکەوە هەنگوینی لێبوو شوشەیەک هەنگوین 1 کیلۆ هەنگوین بە 1500 دینار بوو. یعنی مارکێتەکە یا بە 1500 ئەبێ ئەمەی خۆی بە چەند هێنابێتی هەر شوشەکەەوە بە تاڵی بێنی لە وڵاتە لەوانەیە 2000 بکەوێت. مەبەستم ئەوە یەکەم شت نرخەکەی جێگومانە کە ئەو دەهرزانە. دووهەم ئەم کیسە کە ئەهێنن لەوێ ئەکاتە ناو کیسەکەەوە بە دڵنیاییەوە ئەبێ حەقن بکرێیان ئەبێ کۆمەڵی ماوەدی حافزی تێ بکرێت کە پێڵێن ماوەدی حافزە ماوەدی پارێزە ئەجا ساڵێ 2 ساڵ ئەمێنێتەوە بۆ شێوە کە خراپ نابێ و بەکتریا گەشی تیاناکە. ئەم ماوەدە حافزانەیەکە ماوەدی کیمیاوین هەندێک کۆمپانیا هەیە ڕێژەیەکی باش خوێتیەکانی حەقنی خوێ ئەکرێ جگەر لەوەش بکە بە کیسێک ئەتوێت تەغلیفەکرێ ئەم کیسە لە ناو بەستنی ناقص 20 تا نابێ ناقص 20 کەمتر بێ ئەم کیسە لەوانەیە کارلی بکە لەگەڵ ئەو ماوادە و ئەو گۆشتە و ئەم بەستنە کارلیکی ئەکاکەیەتەوە زۆری کە تۆ لێنی یان بۆنێکی هەیە یان تامێکی جیاوازی هەیە تامێکی خۆشی نییە ئەگەر ئەمانەش هەمووی بە دەربوو ئەمریش کە بەستۆ بەها خۆراکەکەی لە دەسەیە یعنی ئەو پرۆتین و ڤیتامینە شتانە کە تیاتی ئەو ماوە زۆرەکە بەستووە هیچ بەهاکی خۆراکی تیان نامێنێ. یعنی کە من مریشکی سپیە خۆم یان گۆشتی سپیە خۆم مەبەستم وایە سەرچاوێکی پرۆتین و ڤیتامین بێ کە من ماوەیەکی زۆر بەستراوە بە کیسێک تەغلیف کراوە کۆمەڵی ماوەدی حافزەی تێکراوە و هاو دەکراوە ئەمە بەهای خۆراکی تیانە. بۆیە بەڕاستی یعنی کاتی وات و کاکدازم وتی حکوومەتی هەرێم جگەر لە ئەم مریشکی خۆماڵیەکە ئێمە وەکو تەندروستەکەی باسیەکەین کە زۆر گرنگە و زۆر باشتر لە مریشکی بەست و کۆمەڵی ڕەهندی هەیە ڕەهندێکیان تەندروستەوە ئابووریە ڕەهندێکیان ئابووریە یعنی سەب تەنها لە سلێمانی لەوانەیە 300 بۆ 400 هزار لەسەر ئەم کێڵگە پەلەوەریانە ئەژین یعنی تۆ لە هەرێمی کوردستانە 300 هزار هەلی کار دەخساندووە لە هەموو وڵاتێکە متابعەیەکەم من لە وڵاتانە کە بەرهەمی خۆیان گەشاکە یەکسەر زەریبەیەکی زۆر گومرگێکی زۆر خەنە سەر مشکە بەستووە کەواتەمە دەستێکی کاری باشی خستۆتە ناو بازارەوە بۆ هاوڵاتیانی ژۆکو کاکنازم خۆیان بێگومان وەکو سەرۆکی چێڵگەکان زۆر ئەڵەی بەداخەوە زۆر گلەیت هەیە بەس باباسێکیەوە بکەین تا چەند گرنگە پێداویستی چێڵگەیەکان بۆ ئێوە دابین بکرێت کە ئێوە بەرهەمێکی ئاوا باشتان هەبێ هەم لەوەی کە شوێنێکی باشتان بۆ دابینکەن هەم لە ڕووی ئەو شوێنەی کە دابینەکرێت کۆمەڵە پێداویستی هەیە چونکە ئەبێ شوێنێکی گونجاو بێ وەکو ژینگەیەکی گونجاو لە ژینگەیەکی لەبار بێت و ئەو کەسانەشی کاری لێکەن ئەوانی ژیانیان پارێزراو بێ ئێوە تا چەند ئاسانکاریەکانتان بۆ بکرێ بە کوردیەکەی ئێمە لە ڕاستیدا و ئاسانکاریانی کە بەڕێز دەێڵێ هیچمان لە حکوومەتی هەرێمی کوردستان ناوێت بۆ خۆمان دابینمان کردووە خاوەن پرۆژە لە 2014ەوە بە تەعداوای لەم حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبوو 250 دیناری تەبعیباتێ و یارمەتیشی
وەک لە قسەکانمدا دووبارەیەکەمەوە چۆن تۆ مۆڵەت ئەی بە من ئەبێ بازارم بۆ دروستکەی یان نابێ مۆڵەت بی بە من یانەوێ بازاڕیشم بۆ دروستکە ژنامە خەتەرترین شتا لە کوردستانە تۆ بۆ مەسەڵەن ئێستا بۆ نمونە لە هەموو کوردستاندا ئێمە ساڵانە 145,000 تەرمان گۆشتی مریشک پێویستە باگە 5 میلیۆن نەفەر بین باشە ئێمە زیاتر لە 400,000 تەنمان هەیە لە هەرێمی کوردستاندا ئێمە لە کەلارەوە تاگاتە قەڵازەیەگە 2 میلیۆن و نیو نەفەر بین ئەم 2 میلیۆن و نیو نەفرە زەڕبی 24 کیلۆیەکە یەکاتە 6,000 تەن ئەمە ستانداری نێودەوڵەتی کاکدکتۆری زۆر باشەزانێ هەموو نەفرێک بە پێی خواستی تاک ساڵانە 24 کیلۆ گۆشتی مریشکی بۆ دانراوە کە بیخوا باشە ئێمە 6,000 تەرمان پێویستە بەڵام لە هەمان کاتدا زیاتر لە 180,000 تەرمان هەیە بەس لە سنووری سلەیمانیدا واتە ئەتوانین بڵین لە سنووری سلەیمانی بەشی هەموو کوردستانی ژەکە جگەل لە هەولێر و دوهۆک بەشی هەموو کوردستانی ژەکە واتە زیادیشمانە بێ ئەی نابێ حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی بێ ئەی نابێ حکوومەتی هەرێمی کوردستان فکرێکی بێ ئەی نابێ حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە ئاسایشی خۆراکەی بکاتەوە ئەی نابێ حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە ئەم هەموو هاوڵاتیە بێئیش و بێکار بن ئەم خاوەن پرۆژانە پرۆژەکە داخەن ئەم خەڵکە هەموو بێعیش و بێکارە بێ و کاتە جادە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگرە من لە دووسێ بەرنامەی تریش داوتم لێرەش دووبارەیەکەمەوە لە هەرێمی کوردستان بنێشتی کوردیمان هەیە بە ناشکوری ناڵمەویش سین تەزویری کردو هێناوێتە ناو بازارەوە ترش و سماقمان هەیە ترێ و هەناری هەڵبجەشمان هەیەش بەشی پێداویستی خۆمان ناکە تاکە شت کە حکوومەتی هەرێمی کوردستان بێ شانازی بکە بەم کەرتەی ئێمەوە ڕاست لەبەر ئەوەی بەروبوومی ناوخۆیە ئاسایشی خۆراکی ئەم وڵاتەمان ڕاگرتووە ئەوەی دژایەتی مابکە ئەبێ دەستخۆشیمان لێ بکەوێت بازارمان ئەوەی کە گرنگە بە هەمومان هەوڵی ئەوە بین و حکوومەتیش کارێکی زۆر گرنگەکە دکتۆریش لەوانەیە هاوڕامان بێ کە لەوەی کە ئەم چۆن ئەڵێ واز لەوانە بێنین کە لە دەرەوە بۆمانێت ئەی خۆمان بەکاربێنین گرنگی بە ئابووری خۆمان بێ ئەمە زۆر زۆر گرنگە تەماشاکە برای عزیزم تۆ لە هەموو وڵایەمە هەمومان من و تۆ کاک دکتۆر و ئانە لەوانەیە زۆر بەی وڵات گەڕابین لە هەموو وڵاتێکی دنیا حکوومەت خەڵکەکەی خۆی وا فێر کردووە ئەو دەوڵەتە هاوڵاتەکانی خۆی وا فێر کردووە کە بەروبوومی ناخۆ بپارێزێ تۆ ئەچی چیلۆیە تەماتە لە ئەوروپا تەماتەی تریش لێ وڵاتانی تر بەڵام خۆی یۆرۆیەک 2 یۆرۆ گرانترە ئەوەی خۆی بەکاردێنێ هەمومان نەزانین لە تۆڕە کۆمەڵایەتەکان کابینێ و مریشکە بەسووی کە کاک دکتۆر باسی کرد لۆگۆکەی لێ گۆڕدرێ ئاوێخرێتە سەر سنگە و ئاخری ئاوێخرێتە ناوڕانەوە باشە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو تاک بە تاک هاوڵاتیانی ئەم کوردستانە ئەی بینێ باشە حکوومەت نایبینێ ئەی باشە حکوومەتە هەموو ڕایۆشکاری بۆ چییە حکوومەتە هەموو هینەی بۆ چییە ڕێزمێ بۆ کاک دکتۆری نێزگەی 3,000 پزیشکەیە لە هەرێمی کوردستان معاشیە داتێ بۆ بێ بەس کاک دکتۆر قسە لەسەر مریشکی بەستوو بکە ئەبێ پزیشکانی تریش لە هەرێمی کوردستان لە هەموو لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان بێنە پێش لەبەرەوەی ڕاگەیاندن بەڕێی من زۆر گرنگە کە خەڵک وشیار کاتەوە بە حکمی ئەوەی دەسەڵاتی چوارەمە بینێ لە هەموو وڵاتێکی دنیا زۆر گرنگە بۆ هەوڵاتیان زۆر بە کوردی دکتۆر جانچکە کاتێک یەک ئەخیر هینە بڵین پامە من کەچمە بازار مریشێکی بەستوو هەیە بڵین با بڵین بە 3,000 مریشی خۆماڵی هەیە با بڵین بە 4,000 خۆ لەخوا بەناشکوی دەبێستە خۆماڵەکە لە بەستۆکە هەرزانترە یعنی باشتریشە هەرزانتریشە ئەگەر گرانتریشی پێ بم بەرهەمی خۆماڵی لەوە باشترە من ئەو هەرزانە بخۆم دوایی تووشی نەخۆشی بووم 5 کیلۆمتر دەرمەپارە سەرف بکەم داواکارم لە هەموو پەیجەکانە قسانی کاک دکتۆر بڵاوکەنەوە ئەگە خۆیان بە دڵسۆزیە وڵاتە ئازان لەبەرەوەی پەیجەکانی کوردستان ماشەڵا شتێک بێ لە هەموو شوێنێک بڵاوەکەن با لە کورسان نوێزی وەرگن بڵاویکەنەوە لە پەیجەکانی دەستان خۆش بێ سپاس بۆ پاویزانیارەکانتان ماندوو نەبن